سلااو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێمە ڤیدیۆیەکی نوێ ئەوڕۆ ریڤیو واروەها خوێندنەوەیەکی گشتی بۆ کۆنسۆڵی Xbox Series X دەکەم نزیکەی مانگێک زیاتر کەمترە لە لامە کڕیتم من نرخەکەیم پێوتن نزیکەی بە 640 دلارم کڕیم و بۆش نرخەکەتان پێ دەڵێم تاوەکو ئاگادار بن لەوەی کەوا نرخەکەی چەندە و من چەندم پێداوە چکە بەڕاستی باسکردنی نرخیش یەکێکە لەو بابەتانێک کە دەمێت پێتان بڵێم لەسەر Xbox Series X ئەو شتانێک کە دەمێت وەڵامتان بدەمەوە لەو ڤیدیۆی لەسەر چی دەبێت یە سەرەتا دیزایانی کۆنسۆڵەکەم پێ چۆنە هەمووی ڕێی خۆم دەردەبڕم بێگومان دیزایانی کۆنسۆڵەکە چۆنە کۆنترۆلەرەکە چۆنە وەروەها ئەو یاریانەی لەناو گەیم پاسی هەیە چۆن لەسەر Xbox Series X کار دەکەم و Xbox Series X چەندە پێشکەوتۆ لە چاو Xbox One X لە چاو One وەروەها لە چاو PlayStation 5 چۆنە کە من نزیکەی 6 مانگ 7 مانگێکە من لەوەتی PlayStation 5 بڵاوبییتەوە بەکاری دێنم ئێستا هاتیمە سەر Series Xیش جیاوازەکان بە کورتی پێتان بڵێم چۆنە هەرچەندەمێ ڤیدیۆیش تایبەتی سە دروست کەم لەسەر جیاواز نێوان Xbox Series X و وەروە PlayStation 5 ئەوە چاوەڕوانی ئەو ڤیدیۆی بن بۆ کاتەکەم لایک و سبسکرایب لەبیر نەکەم بۆ ئەو ڤیدیۆی ببینن هەروەها هەوڕێیان بەگشتی پێتان دەڵێم Series X بە بڕای من شایانی کڕینە ئێستا یاخودنا کاتەکەم تاکۆتایی بینەر بن و هەر پرسیارێکتان هەیە Q&A دەکەم لەسەر PlayStation 5 و Xbox Series X لە کۆمنت بنووسن Q&A پرسیارێکی خۆتان بنووسن ئینشاڵڵا وەڵامی خۆتان وەردەگرنەوە لە هەفتەکانی داهاتوو بارەس بکەن سەرتا با بە دیزاین دەست پێ بکەم بەڕاستی لە بۆ من گرنگجی دیزایانی کۆنسۆڵەکە لەوانەیە گرنگبی لە چاو زۆرینەی خەڵکی کە لەوانەیە لە کنیام گرنگ نەبی تەنیا لە کنیانەوەی کە بۆکسەکە بەڵام بە بڕای من لە بۆ من دیزایانی کۆنسۆڵ گرنگە لەبەرچم لەبەرەوەی من کەسێکم ڕاستە پیسیشم هەیە بەڵام کۆنسۆڵ لەلامەوە زۆر گرنگە لەبەرەوەی تام و تێژێکی منداڵیم پێدەدا و هەست و سۆزێکم هەیە بەرامبەر کۆنسۆڵی کە لە تەمەنی خۆم یاریکردن بە کۆنسۆڵ بووە بۆیە کاتێککە کۆنسۆڵەکەی خۆم پێ دەکەم و کاتێککە تا دەنیشتم لەسەر قەنەفە سەیری دەکەم تام و چێژێکی لە بۆ من هەیە لەوانەیە لە بۆ زۆرینەی گەیمەرانی پیسی دیزاین زۆر گرنگ نەبی چکە بەڕاستی تەنیا یاریکردنەکە گرنگترە بەڵام لە بۆ من دیزاینەکەی زۆر جوانە هەرچەندە پێم وانیە بەقەدەر PlayStation 5 دیزاینەکەی زۆر زەقبی کە لەوانەیە شتێکی باشبی ئێستا بەڕاستی دیزایانی PlayStation 5 زۆر زەقا وەرە کۆنسۆڵەکە زۆر زەبەلاحشە شوێنێکی تایبەتی دەبێت لە بۆ دابنی ئەگەر بێت و بە عامودی دایبنی بەڵام Series X چۆن دەڵی خۆی لەگەڵ شوێنەکەی خۆی دەگونجێنی ون دەبی و زۆر بێدەنجیش کار دەکات تەنانەت ئەو فانە گەورەی لەسرەوە دانراوە زۆر بێدەنجی کار دەکات تاوەکو ئێستا هەستم بە دەنجی نەکردیە دەنجی دێ ناڵم دەنجی نییە بێگومان پانە فانێک دەسوڕێ لە ژوورەوە ئەشیا کار دەکات دەنجی هەر هەیە بەڵام دەنگەکەکەوە هەستی پێ ناکەێت من تاوەکو ئێستا دیسکم لەسەری نەخستیە چکە بەڕاستی هیچ دیسکێکی Xboxم نییە تەنیا بە گەیم پاسی بەکاردێنم و گەیم پاس هۆکارە چ سەرکی شەکە من Xbox Series Xم لە سەرتاوە کڕیە تاوەکو ئێستا گوێم لە دەنجی دیسکەکەی نەبوو نازانم شوێنی دیسکەکەی چەندە دەنجی هەیە داوا لێبرندەکە مۆزانیاری ئەملانیە بەڵام دەتوانە پێتان بڵێم کەوە کاتێککە تیڤەکەت پێ دەکەیت دەتەوێت یاری بکەیت بە هیچ شێوازێک گوێت لە دەنجی ئەو فانە نابی خۆی لەگەڵ شوێنەکە دەگونجێنی بەتابەتی ئەگەر بێت و سێتەپەکەت هەبی سێتەپەکە تۆزێ تاریک بی چکە کۆنسۆڵەکە خۆی ڕەشە تەنیا لۆگۆی Xboxەکە پێدەبی ئەوەی دیکە بە کاملی خۆی ون دەکە لەگەڵ باگراوند کە یەککە لەو شتانی کە بەڕاستی گرینگە کۆنسۆڵ هەیبی بۆ ئەوەی شوێنێکی ئستێتیکەکی زۆر جوان بدا بە شوێنەکەی و دیزاینێکی جوان بدە پێچوانێ PlayStation 5 بەڕاستی چکە PlayStation 5 زۆر زەقل لە هەر شوێنێک دایبنی هەر دیارە چۆن دەڵێ بە هەمووان دەڵێ هەی تەبعات PlayStation 5م ئاگاتان لە من بی بێمە سەر ئەو تایبەتمەندیانەی کە Xbox باسی کرد Microsoft باسی کرد لە خێرایی ستۆریجەکەی وارووا لە خێرایی ڕامەکانی بەگشتی چۆنەکاکردن من بە شێوەیەکی فیزیکی و کیمیایی و بیرکاری ئەوشتانە بێزاتە ناکەم بڵێمەوە ڕقەمەکان ئەوەندە سەریعەوە هەیە ئەزمموی خۆم باز دەکەم بەگشت کاتێککە کۆنسۆڵەکە تەنیا دەگوێ Xboxەکە دادەگری پێدەبێت وا تەنیا بۆ دوگمێش دەکوژێتەوە کام شتێکی نازدارە ئەسەندە دەتوانی بە تەواوەتی بیگوژێنی و شەتداونی تا تەواو بکەی بەڵام من لەسەر UPSم دانێ هەرگیز نایگوژێنمەوە لەبەرچ لەبەرەوەی دەمێت لە باگراوەند دایمەن یاریەکان خۆیان ئەپدەیت بکەنەوە وەروەها هەر یاریەکیش بمەوێت دەتوانم لە ڕێگەی مۆبایلەکەی خۆمەوە بیخەمەسە داوڵۆن دەسە کۆنسۆڵەکە مەسەر بوون من لە کارم یاریشنی دێتە سەر گەیم پاسی من لە دەرەوە لە ڕێگەی وایفایەوە لەسەر مۆبایلەکەی خۆم یاریەکە لەسەر داوڵۆن دادنم کە دەگەمەوە ماڵ Xboxەکەم یاریەکەی داوڵۆن کردیەوە و ئاخر ڤێرژنیشی داوڵۆن کردیەوە یاریەکە دیکەش هەمووی ئەپدەیتن
ڕاستەخۆ دەتوانم یاری بکەم بۆ شتێکی گرینگە لە بۆ من بە تەواوەتی نایکوژێنمەوە واتە سلیپ مۆدە یاخود پاوەر مۆدەکی بە شێوازێکەوە سلیپ دەبیتن بە هیچ شێوازێک بە تەواوەتی ناکوژێت دەتوانین بەکاری بین و یەک لەو تایبەتمەندیانەش خێرا داگیرسانی یاریەکان بێگومان بەقەدر پلەیستیشن 5 ئەو کۆنسۆڵە خێرا نییە لە داگیرسانی یاری بێگومان هەندێک یاریش هەیە من هەستە پێکردووە لەسەر Xbox Series X خێراتر لۆد دەبی لە چاو پلەیستیشن 5 بەڵام کەمن ئەو نمونانە زۆر کەمن ڕاستیەکەتان پێ بڵێم هاوڕێیان من نزیکی چەند مانگێکە پلەیستیشن 5 بە تەواوەتی بەکاردێنم دەتوانم پێتان بڵێم پلەیستیشن 5 لە لۆدی یاری سەرەتا کاتێک کە کۆنسۆڵەکە پێ دەکەی وەدەچێتە ناو یاریەکی نوێ پلەیستیشن 5 نەک یاری کۆن یاری نوێ پلەیستیشن 5 یەکجار خێراتە دەستە ناوێت بۆ نمونە یاریێکی وەکو فۆرزام تاقی کردەوە ینی فۆرزا 4 کە فۆرزا هۆرایزن 4 کە یاریی ئەکسبۆکسیە وەروەرە سریە ریماستەر کرا یاخود دەستکاری کرا لەگەر کۆنسۆڵەکە خۆی بگونجێت بە فەرمی ریماستەرەکەمانە دیتە تەنیا ئەکسبۆکس وتی ئۆپتیمایز کرێت لە بۆ سریە زێکسی خێرا دەستە ناو یاریەکەی بەڵام بەو شێوازەش خێرانیە کاتەکە لۆ نمونە من بە سپایدەرمان دەست بە ناو یاریەکەی سپایدەرمانی پلەیستیشن 5 یا سپایدەرمان مایلز مۆرالس یان دیمن سۆلز یان یاریی تایبەتی پلەیستیشن 5 یان ڕاچێتان کلانک دابەگریم یەکسەت منە سریعا بەڵام بەو شێوازەش سریع نییە بەڵام زۆر سریعترە لە چاو ئەکسبۆکس وان لەگەر ئەکسی بێگومان باسی تایبەت بەندێکی دیکە دەکەم هاوڕێن ئەویش کیوک ریزیومە کە بەڕاستی شتێکی زۆر نایابە بە تەنیا لەسەر Xbox Series X و S هەیە لەسەر PlayStation 5 نییە ئەو تایبەت بەندەیشی چیە دەتوانی وات لێ دەکە ئەگەر مەسەرەن چەند یاریەک لێ کات بەکار بینی زۆر بە خێرایی لەو یاریە بچێ ئەو یاریە لەو یاریە بچێ ئەو یاریە بێ ئەوە یاریەکانی باگراوان بە تەواوەتی دابخە بۆ نمونە من ئەوە شێوە خێریی یاریری هیڤن بووم یەک بوو لە یاریە هەر جوانەکانەسە گەیم پاسی بەدەستە یاریی ئیندیە واتە ئیندپێنددا یاریی زۆر جوانە باسی دوو کارکتەری دەکات دوو خۆشەویستێک تو کوڕکی دەکە گەیشتنسە هەسارەچی دەبی ڕێگەی مانەوە لە ژیان بدۆزنەوە وەروەها کەشتێکیان هەیە چاچیکەنەوە بتوان لەو هەسارێ ڕزگاریان یاریی زۆر نازدار بەم من بەشە و خەریکی ئەو یاریە بووم مەسەن ڕۆژی پاشی کۆنسۆڵەکەم کوژاندەوە دەمەوێت بسمە ناو فۆرزای لەبەرەوەی پێشتر فۆرزام کردیتەوە زۆر لە مێژنی و وازمە مەسەلەن فۆرزام کردیە کاتێک کەس مەسە فۆرزای دیکەمەوە زۆر بە خێرای دەستە ناو فۆرزای دەستە ئەو شوێنەی کەوا فۆرزا بێ کۆتاییم پێینە بێ ئەوە یاریەکە لە سەرتاوە لۆدبی وەگەر بچمەیت یاریشی دیکە هەشە دەتوانم تاوەکو نۆ یاری دەتوانم ئەو ئاڵگۆڕە ئەنجام بدەم کە زۆر بە خێراییە واتە لۆدسکرین نبینی لۆگۆی کۆمپانیەکان نبینی هیچ نبینی یەکسەر ڕاستە خۆ دەچێ ناو یاریەکە تەنانەت لە شوێنە یاریەکە خۆی بەجێ دێڵی بێ ئەوەی ئەو شوێنەش لۆد بکاتەوە ڕاستە خۆ دێتە سەری ئەوەش دەگرێتەوە سەر هێز و پاوەری SSD-کەی Xbox Series X کە زۆر خێرایە و 1 تێرابایتە بەڕاستی ئەوەش یەکە لەو شتانەی کە دەبێ باسی بکەم کۆنسۆڵەکە 1 تێرابایتە لە تا PlayStation 5 بێگومان زۆر زیاترە PlayStation 5 خۆی 825 گیگابایتە لە 825 تەنیا 645 شتێکی وات بەردەستە ئەدی کە سیستەم بردیتی Xbox Series X نزیکەی 850 گیگایەکت لە بۆ بەردەستە واتە 200 گیگایەکی لە PlayStation 5 زیاترە کە هەست بەو ئەوەندەی دەکەم بەڕاستی هەست بەو گیگابایتیان دەکەم چکە بەڕاستی PlayStation 5 من SSD-کەی خۆی تەنیا لە بۆ یاریەکانی PlayStation 5 بەکاردێنیم یاریەکانی Play 4 لەسەر هاردێکی دانێ بەڵام Xbox Series X ئەەکەم زۆر یاری جیاوازی دەتوانم لەسەر دابنێم بێ ئەوەی پێویستم بە هارد دەرەچی شتێکی دیکە دەبا باسی بکەین کە بەڕاستی Xbox زۆر بە نازداری ئەنجامی دەدا ئەویش باکوەرد کمپارەبڵیتیە ئەو یاریانە لەسەر Xbox One Xbox 360 و ئەوانە بەردەستن بۆ نمونەوێت شەبێ یاری بلاکم دەکرد هاوڕێم بڵاکی کۆن کە زۆر دڵخۆشم بەو یاریەی و خەریکی ئەو یاریە بم کە کات خۆ لەسەر Xbox ڕەسەم بەردەست بە لەگە PlayStation 2 لە گەیم پاس بەردەستە لە ڕێگەی EA Playەوە دەتوانم ئەو یاری ئەنجام بدەم بۆ نمونە یاری فەیبل کە من لە ژیانمدا نەمکردێ مامەزانەی خۆشەویست پێی وتم گوتی ژیر ئەگەر Series X کریت کار دەکەم ئەو یاری تاقیەوە لەبەری زۆر نایابە ئێستا خەریکی یاری بڵم لە نکات خۆ لە 360 هەبە من نەمکردە ئێستا دەتوانم ئەنجامی بدەم زۆر یاری کلاسیک هەیە بۆ منە Dead Space خەریکم زۆر یاری کلاسیک هەیە کە بەتایبەتی لە EA Play زۆر بەردەستن بۆ منە Battlefield 3 بە کواڵیتی 360 لەسەر Series X بەردەستە لە ڕێگەی گەیم پاسەوە زۆر یاری کلاسیک هەیە کە تاوەکو سەر ژیاندا نەمکردی ئێستا چانسێکم هەیە دەتوانم سە Series X تاقیکەمەوە بینە پێشساوی خۆتان سۆنی کارێکی لەو بابەتە بکاوڕێن لە ڕێگەی خەمزارێکی وەکو گەیم پاسی یاریەکانی PlayStation 2 PlayStation 3 لەسەر PlayStation 4 و 5 تاقیکەوە بەتایبەتی 5 بەڕاستی دنیا زۆر خۆش ئەسناش ستایلێکی لەو بابەتەمان هەیە لە ڕێگەی PlayStation ناوی بەڵام یاریەکان داوڵ ناکرێت بەڕاستی نیعمەتی گەیم پاس نیعمەتێکە شتێکی زۆر نایابە سەدان یاری بەردەستن نزیکەی 150 یاریەک بەردەستە لە ڕێگەی ئۆڵتیمەیتەکە یاری نوێکێدایە یاریەکان تەنان کەمی سونەکان دەبین دەڵێ یاریانە بەو زوانە بەردەستن لەسەر گەیم پاسی یاریەکانی بثێزدای زۆربەی یاریەکانی بثێزەکێدایە لە دوومە لە فۆڵاوتە لە
دیسۆنەرە لە پرەیە لە زۆر یاری سەرزادشتە Elder Scrolls تێدایە هەروە هاوڕێیان یاریەکانی EA Play لە بۆ باکوەرد کمپارەبڵی زۆر نازدارن تەنانەت فیفاشی تێدایە وەرا PS تێدایە یاری شوتەرەکانی تێدا یاری ترستان تێدایە گەیم پاس بەڕاستی گەیم پاس یەکێکە لەو شتە مهم و گەورانەی لە ژیان لە ژیان دەبینی ومە لەناو کۆنسۆڵ دابدرێت گەیم پاس بەڕاستی گەیم پاس نەبا من سیریەس ئێکسم نەدەکڕێت چکە بەڕاستی ناتوانم دوو کۆنسۆڵم لە بۆ چییە ئەگەر بمەوێ لە لێ کادا دوو یاری بکڕم لێ کۆنسۆڵی دەخێت تەنیا کۆنسۆڵم باز دەبوو بەڵێ گەیم پاس ئەو هەموو یارێت پێدەدا بە نرخێکی زۆر گونجاوی مانگانە پێم وایە مانجێ $15 دەدەم من لە بۆ گەیم پاس ئۆڵتیمەیتەکەی یاخود بە دۆلارێکی 3 مانگ وەردەگریم بەڕاستی شتێکی باشە لە بۆ گەیمەرە بەتابەتی ئەوانەیە Xboxیان هەیە ئۆکێ بێمەسە کۆنترۆلەرەکەی من گەیمەرێکی PlayStation 5 و بەردەوامی لە PlayStation 5 یاری تایبەتەکانی خۆم دەکەم بەڵام ئەو یاریانی کە تەنیا لەسەر گەیم پاس و Xboxی بەدەستە من لە Series X تاقی دەکەمەوە بەڕاستی هاتنم لە بۆ کۆنترۆلەری Xboxی کە من زۆر ئاشنای نیمە پێم عنی وا بیرم دەکردەوە زۆر قورس بی لەبەوە و بێگومان ئاسانیش نەبوو بەڵام زۆر بە ئاسانیش لێڕات لەبەرەوەی کۆنسۆل ینی کۆنسۆڵی نازدارە وەرە کۆنترۆلەکەشی یەکجار نازدارە چۆن ئەو قسەی دەکەم مەبەستم چییە کۆنترۆلەری PlayStation 5 پێم وایە باشترە لەبەرەوەی هاپتیک فیدباکی هەیە ئەداکتیڤ تریگەری هەیە کاتەکە هەزت هەیە هەزرە دوگمەکانمان هەیە شتانەمان هەیە کە تەنیا لەو کۆنترۆلەر بەدەستە قیاسی کۆنترۆلەری Xbox Series یاخود Xbox One بەگشتی هەریە کۆنترۆلەر گۆڕانکاریشی تەنیا بچووکی هەیە پێم وایە Microsoft زۆر بە جوانی قیاسەکەیان دروست یعنی کاتەکە بەدەستی دەگری هەزناکەی زۆر گەورەیە وازناکەی زۆر بچووکە دوگمەکانیشی بە تایبەتیش گێڕەکەی دووەم میلای سەری گێری سەری دەستە چەپت پەنجەی چەپت زۆر نازدارە و شوێنە یعنی PlayStation هەردووچی لە خوارێک کە من لێ ڕاهاتیم پێم وایە شتە تەبیعیە بەڵام بەو شێوازی کۆنترۆلەری Xboxی هەز بە جیاوازەکەی دەکەم ئێستا تێدەگەم کە خەڵک لەبەرسێ دەڵێن کۆنترۆلەرەکەی Xbox Serieسی گێڕەکانی خۆشترە بێگومان خۆشترە واز بە کواڵەتیش دەکەیت تۆزی دەنجی هەیە دەنگەی پلاستیکی هەیە من حەزم لەو دەنگەی نییە بەڕاستی هەرچەندە PlayStation 5 جارا و دەنگەی هەیە مەسەڵەن حەز دەکەی دەنگەکەی دادەگری دەنگەی پلاستیکی هەیە حەزم زۆر لە دەنگەی نییە بەڵام هەیتی هەردووچیان هەیتیان بەڕاستی بەبێ ئەوەی جیاوازی بکەم بێ مەسەر سێتینگەکەی سێتینگی کۆنسۆڵەکەی زۆر سادەیە فیمەکەی کە لە باگراوەندی هەیە پێم وایە جوانیەوە تاوەکو ێساش دەگەڵی چۆن دەڵێ دڵمی تێر نەکردێ UI-یەکەی PlayStation 5 کە زۆر نازدارە بە بڕای من ئەوش UI-یەکەی Xbox Series بێگومان جیاوازن هەیە لەوانەیە Xboxی پێ خۆشتربی من لەبەرەوەی لەنا دنیای Xboxی زۆر نوێمە لەوانەیە کاتەشی زۆرم پێی نەدابی تاوەکو بتوانم بڕێت لەسەر بدەم بەڵام تاوەکو ئەو مانگێکە بەکاردێنم هێشتا UI-یەکەی PlayStation 5 پێ جوانترە دیزاینەکەی کراوەترە هەرچەندە زۆر گرنگ نییە تۆ ڕاستە خۆ لەسێ ناو یاریەکان بەڵام لە بۆ من تۆزە گرینگە من حەز دەکەم کاتەکە کۆنسۆڵەکە پێ دەکەم پێشوازێکی گەورت لێ بکات نەشش زۆر منداڵانەیە قسەیە بەڵام تێم بگەن یعنی من حەز دەکەم کاتەکە کۆنسۆڵ پێ دەکەم بە گرافیکێکی جوان پێشوازیم لێ بکرێ و زۆر جاری واشەیە من لە سپۆتیفای گۆرانیەک پێ دەکەم تەنیا دەمێت لۆگۆیەکان بینم یاریەکانی خۆم بینم یاری نەکەم جێب دەمە میوزیکێک مەسەڵەن بەمباری خەریکم جێب دەمە میوزیکێک لە ڕێگەی کۆنسۆڵەکەمەوە جێب دەمێ یاخود جاری واشەیە قسە لەگەڵ کەسێکی دەکەم مەسەڵەن لەگە خێزان دەکەن یان تەلەفۆنەکەم لەگەڵا دەیمەوە سەر مەسەڵەن هۆم سکرینەکەی ئەو کاتانە دەمەوێت شتێکی جوان بینم لە ڕووی دیزاینی UI-یەکەی سیستەمی Xboxی خێراترە لە PlayStation سیستەمی Xboxی زۆر باشتریشە بە تایبەتی سێڤەریان زۆر باشتر لە سێڤەرەکانی سۆنی خاون زۆر خاون بەڵام وەکو دیزاینی گشتی دیزاینەکەی PlayStation پێ جوانترە تاوەکو ئێستا لە چاو Xboxی دەتوانێت ڕەنگەکان بگۆڕی ئەڤەتار بگۆڕی زۆر شت بگۆڕی لە سێتینگ دەتوانی دەستکاری زۆر شت بکەی بەڵام هێشتا بڕای من پێویستی بە دیزاینێکی یەکجار نوێ هەیە کە تۆزێک جیاواز بێت لە مایکرۆسۆفت دەی وەک ویندۆزی لێ بکاتن مەسەڵەن لەسەر Xbox One هەماشتە لەسەر Series S هەماشتە لەسەر Series X هەماشتە تەنیا هاردوێر و پاوەرەکەی دەگۆڕدرێ بەرز دەکەیەوە ئەگەر نە هەماشتە پێم وایە لە Series مادەم من پارەیەکی باشم بە Series X دایە نزیکەی $600 پێدا حەز دەکەم تۆزێک جیاواز بی لە چاو Xbox One و ئەوانە کاتێک من Xbox One هەبی لۆ نمونە کاتەکەمە Series X دەمێ گۆڕانکاریەکە نەک لە پاوەر بەڵکو لە UI-یەکەش ببینم چکە بەڕاستی ئێستا PlayStation 4 لە چاو لە بۆ من زۆر کۆنە لەبەرەوەی PlayStation 4 هەیە بەڵام PlayStation 4ەکەی من دیزاینی UI-یەکەی زۆر کۆنە لە چاو PlayStation 5ەکەی کریتم کاتەکە پارەت بە شتێکدایە حەز دەکەی گۆڕانکاریەک ببینی شتێکی نوێتر ببینەوە دێ پارەت بدە بێ بەسە نرخەکەی بەخۆی نرخی $500 بە بڕای من $500 ڕاستە خۆشایانی کڕینە لە بۆ هەر هەموو کەسێکی ئەو کەسانی کە حەزیان لێ کۆنسۆڵی نوێ بکڕن لەوانێ پارەی PlayStation 5 یان نەبی یاخود نانێ PlayStation 5 بکڕن ئەگە گەیم پاس دەلات گرینگە یاریەکانی گەیم پاسی دەلات گرینگە پێم وایە پێویستە Xbox Series X بکڕین نەک S
ئەکسەکەی بکڕە بەیەکجاری لە کۆڵ هەمووشتی دەبیەوە یاریەکانی لاستۆڤەسی گادۆڤواری ئەو یاریە تایبەتانی سۆنی و پلەیستیشن 4 لەلا گرنگ نییە مەسەڵەن یاریان هەلەلاتۆ گرنگە مەسە تەنیا یاری فیفای دەکەی یان یاری ئۆنلاین دەکەی پێم وایە Xbox Series X بکڕی لە چاو پلەیستیشن 5 باشترە لەبەرەوەی گەیم پاس زۆربەی یاریەکان پێدا و سەرجەم یاریەکانیش زۆر یاریەکانیش لە بەهۆرد و کۆنسۆڵ دەکردن کەواتە هیچ لەدەست ناچی و گرنگیش بە یاریەکانی سۆنی نادەی کەواتە سیریز X بکڕە لە بەرخاتری گەیم پاسی باشترە وەروەها تێرافلۆپیشی زیاترە تۆزێک هەست بە گرافیکیشی تۆزێک لەوانەیە برەی باشتر و جوانتر دەکەم بەڵام لەوانە خێراییەکەی پلەیستیشن 5 سریعتر بی لە چاو Xbox Series X چکە من هەردوو کومنت توانم قسە هەردووچیان بکەم بە کۆتاییدا دەڵێم هاوڕێیان دیزایانی کۆنسۆڵەکان بەدڵە UI-یەکەی زۆر بەدڵ نییە پێم وایە پێویستی بە ئەپدێت و گۆڕانکاری هەیە بەڵام ئەو مانگەکە بەکارێن لەگەڵ چەند مانگەچکە لێ ڕابێم زیاتر من کۆنسۆڵەکەم خۆش دەبێت پێم وایە یاریەکانیان ئەو یاریانی نەو گەیم پاسی هێشتێکی زۆر باشن زۆر یاری کۆن هەیە تاقیم نەکریتەوە تام لە ڕێی سیریز X تاقیکەمەوە یعنی بەڕاستی شتێکی نازداری کردیە مایکرۆسۆفت ئافەرین زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە هەردوو کۆنسۆڵم هەیە بەداخەوە زۆر کەسەیە کاتەکە مەسەلەن پاسی هەردوو کۆنسۆڵ دەکەم خەڵک وارەزای من پۆزی لێ دەدەم نەخێر پۆز نییە تەنیا لە بۆ دروستکردنی ڤیدیۆ لەو شێوازە یاوڕیانی خۆشین تاوکە بێتان بڵێم ئەو کۆنسۆڵە ئەو ماسفاتەکانیتی شایانی کڕینەیە خودنا ئەوە هەموو پێداویستیەکانی تیکە پێویستە بیزین لەسەری پلەیستیشن 5 دوو ڤیدیۆ سێ ڤیدیۆ لەسەری کردیتەوە کۆستا زانیاریەکانم پێوتینە ئەو پۆز نییە ئەو پێ دەوترێت زانیاری بۆ ئێستا دەکەم ئەو کەلیمێت تەرک بکەن لە بەرەوەی شتێکی ناشیرنە لەگەڵ کۆمەلگەی یوتیوبی خۆمان ناگونجێ شایانی کڕینە شتێکی نازدارە دەستخۆشی لە مایکرۆسۆفت دەکەین دەمەوێت پرسیار لە ئێوە بکەم چێ بەنیازی کڕینی Xbox Series X یان چێ بەنیازی کڕینی کۆنسۆڵی نوێ کامە کۆنسۆڵ دەکڕی پلەیستیشن 5 یاخود Series X لە کۆمنت بۆ چوونی خۆتان بنووسن ڕێز و خۆشەویستیم قبول بکەن تا ڤیدیۆیەکی دیکە خواتان لەگەڵ